سڵاوی خوای گەورەتان لێبێت. لە شاری سلێمانی بۆ دووەم ساڵ لەسەر یەک تاقیکردنەوەی پرۆژەی ڕێگەی ئازیزمان بەڕێوە دەچێت. تاقیکردنەوەکە لە چوارچەوەی پرۆژەی ڕێگەی ئازیزمانە کە بە هاوکاری لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەڕێوە دەچێت. تیایدا 30,000 کەس پێشبڕکێ بۆ لەبەرکردنی سوورەتی سەجدە لە قورئانی پیرۆز دەکەن. سوورەتی سەجدە 32یەمین سوورەتی قورئانە و ژمارەی ئاەتەکانی تەنیا 30 ئاەتە. بەشداربوانی پێشبڕکێ ئەم سوورەتە مەکیە تەواوی ئاەتەکانیان بە تەفسیری کوردیەوە لەبەرکردووە و ئەمڕۆ لە یاریگەی ئاشتی لە شاری سلێمانی تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدەن. لە کۆتاییشدا ئەمرە و چەند خەڵاتێکی گرانبەها بەسەر یەکەمەکانی تاقیکردنەوەکەدا دابەش دەکرێت. بۆ زانیاری زیاتر لەسەر چۆنێتی ئەنجامدانی تاقیکردنەوەکە ڕاستەوخۆ ڕامێر عوسمان پەیامنێری پەیامان لەگەڵدا. ڕامێر سڵاوت لێ بێم کاتت باش. بەڵێ زانە ئەم کاتی ئێوەش باش. ئێستا تۆ لەکوێی تاقیکردنەوەکە بە بەشداری چەند کەس ئامادە دەکرێت کێ هەڵساوە بە ئەنجامدانی یاخود سەرپەرشتیکردنی ئەم تاقیکردنەوەیە؟ بەڵێ تاقیکردنەوەکە لە یاریگەی ئاشتیە لە شاری سلێمانی نزیکەی 30,000 کەس خۆیان ناونووس کردو بۆ بەشداری تاقیکردنەوەکە. ئێستا بەشێکی زۆر لە یاریگاکە پڕ بۆتەوە هەم لە ئافرەتان هەم لە پیاوان بەشدار لە تاقیکردنەوەکە و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پێ هەڵەسێ. کاکی من سەرپەرشتیاری پرۆژەکەی زانیاری زیاتر لەو وەردەگرم لەسەر پرۆژەکە و بەڕێوەچوونی تاقیکردنەوەکە کە تاقیکردنەوەکە لە سوورەتی سەجدەیە ئەنجامەدرێ و بە هەمان کاتدا لە تەفسیری سوورەتەکەش بە هەمان شێوە لە تاقیکردنەوەکەیە پرسیاری لێ هاتووە. کاکی من سڵاو لێبێ باسی تاقیکردنەوەکەم بۆ بکە چۆنە. برام ئەم لە 23 مانگ ڕامانگامی 28 سپاس بۆخوا بەشداربێکی زۆر نزیکەی 30,000 زیاتر بەشدارن لە پرۆژەکە خۆیان ناونووس کردووە. پرۆژە ڕێگای ئازیزمانەمە ساڵی دووەمێتی ئەم ساڵ بە هاوکاری لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان ئەنجاممانەوە. ئێستاژم ڕۆژی تاقیکردنەوەکە ئینشاڵڵا چاوەڕێی بەشدارێکی زۆر زیاترین. باشە تاقیکردنەوەکە ئەو ژمارەی کە ناویان نووسی بوو چاوەڕوانتان نەکرم ژمارەیە بێت کەمتر یا زیاترە؟ چاوەڕێمەوەمان نەکرد چونکە ساڵی پێشوژێمە لە سوورەتی مولکا کردمان 30,000 زیاتر ناوی نووسی بم ڕێژێ هاتبوون و بڵین ساحەکە پڕ بوو بۆ بەتاوی. تاقیکردنەوەکە چەند پرسیاری لە خۆ گرتووەوە؟ پرسیارەکان سێ جۆرە جۆری ڕاست و هەڵەمان هەیە بۆشاییمان هەیە لەگەڵ هینا لەگەڵ هەڵبژاردن و ئەوانە هەرێکی بڵین تقریبن 10 پرسیارن دەرجەکان دابشکراون بەسەریانە. دەستخۆش. نەخشین خان ئەگەر جەنابەت بێتە ئێرە پێم بڵێ وەکو ڕێکخراوی خوشکان زانە ئەمان زیاتر سەرپەرشتی ئیشەکانیان کردووە. نەخشین خان سڵاو لێبێ. سەلامەت ئینشاءڵڵا. پێم بڵێ تاقیکردنەوەکە چۆنە لەم هەلومەرجە بەڕێوە چێت ئێوە سەرپەرشتیتان کردووە چەندێکە سەرقاڵی ئامادەسازین بۆ ئەم تاقیکردنەوە؟ سەرەتا بە خێراتتانەکەم دەستخۆشیتان لێکم هەر شوێنی خۆت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە خێراتتانەکەم دەستخۆشیتان لێکم کە ئەرکوما دووتان کێشاوە. ئەم پرۆژێ لە یەکی نۆ ڕاگەیەندراوە لە یەکی نۆ ڕاگەیەندراوە بەڵێ ڕێگەی ئازیزمان کەمە دووەم ساڵێتی. ئەم ساڵ ستافی ڕێگەی ئازیزمان بە هاوکاری لقی خوشکانی سلێمانی ئەم دووستافە سەرپەرشتی ئەم پرۆژەیەمان کردووە. ئەم پرۆژەی لە یەکی نۆ ڕامانگەیاندووە تا 29 کە ئەمڕۆ ئیمتیحانەکەیە. باشە خەڵات و شتیوا چی تێدایە؟ خەڵات ئامادەکراوە؟ بەڵێ خەڵاتمان ئامادەکرد. کێ بڵێن سەپۆرتی کاتەوە؟ خەڵاتەکان 4 خەڵاتی ئەمرەمانەیە، 2 خەڵاتی ستافی ڕێگەی ئازیزمانە، 2 خەڵاتیشی لە خوشکانە. خەڵاتەکانی کەش بە هاوبەشی هەردوو لامان. سپاس دەکەم. دەستخۆش نەخشین خان سپاس بۆ جەنابەت لە شانساق بێ بەشدار بوو لێرە وەرەگرم ئەوانەی کە لێرن ئێستا تاقیکردنەوەکە دەست پێ نەکردو کەمێکی تر دەست پێکات چەند بڕیار و کاتژمێر سێ بێ بەڵام بەهۆی نوێژکردنی عەسرەوە و کۆمەڵێک ڕێشوێنی تر تاقیکردنەوەکە دواکەوت. خوشی من سڵاو لێبێت. تەمەنت چەندە بەشداری لە تاقیکردنەوەکەکەی؟ ئەمە یەکەم جاتە بەشداری لەو تاقیکردنەوە ناکەی؟ زۆر سپاس. تەمەنم 13 ساڵە. بەڵێ یەکەم جارمە. جارێکی کەش لە فەرمودەیە کردومە بەڵام لە سوورەتەکان یەکەم جارمە. ئامانجت لەم تاقیکردنەوەی کە بەشداریەکەی؟ وەڵا بن بە یەکەم. ئەگەر ئەمێ سوودێ بەخۆم گەێنم بۆ منە سوورەتەکە لە بەرەکەم هەم سوودی هەیە بەخۆم و هەم خوشکەکەشم کە من کردومە ئەویش هاتووە لەگەڵ من ناکردوێتی شەڵا یەکەمە بین. باشە هەمووی لەبەر کردووە سوورەتەکە بە تەواوی و بە تەفسیریشەوە؟ بەڵێ.
تا چەند گرینگە ئەمانە تطبیق بکرێ یعنی پێشتریش لە سوورەتەکانی ترە لەبەرکراوەوە بە تەفسیر و لەبەرکراوە تا چەند گرینگە تطبیق بکرێت لە خۆتە وڵا لە ژیانی خۆتە بۆ منێسە کە ئەم سوورەتە لەبەرکرێ لە تەفسیرەکە چەند سوودی بە خۆم گەیانوە چەند سوودی بە خوشکەکەم گەیانوە سوودی هەیە. دەستخۆش سپاس دەکەم من هەوڵەدەم بەشداربووی تریش وەربگرم لەسەر تاقیکردنەوەکە بۆ ئەوەی کە قسەم بۆ بکەن یعنی زانە ئەم تاقیکردنەوەانە لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا زیاتر برەوی پێدراوە ینی ڕێکخراوی خوشکان و مەڵبەندی کۆمەڵی دادگەری و لق و مەڵبەندەکانی تر لە شار و شارۆچکەکان ئەم تاقیکردنەوەانە ئەنجامەدەن بە مەبەستی ئەوەی کە زیاتر خەڵک ئاشنا بکەن هەم بە فەرمودەکانی پێغمبەر صلی الله علیه و سلم و هەروەها بە ئاەت و ئەو ئاەتەکان و تەفسیری ئاەتەکان خەڵکی تریش وەرەگرم لێرە خوشی من بیتە ئێرەوە سپاس دەکەم تۆش پێما بێت تەمەنت هەر لە تەمەنی ئەم دادێ و نزیکە بەشداریکردن لەم تاقیکردنەوەیە چۆنە ینی باسیی ینی تا چەند هاندانە بۆ ئەوی کە بتوانن ئاەتەکانی تریش لەبەر بکەن. سەرەتا سڵاتان لێبێ وەڵای ئەمە یعنی من زۆرم پێخۆشە کە ئەم ڕێگانە هەیە بۆی ئازێ خوشکان برایان بەشداری بکەن ئەمانە ڕێگای پێغەمبەرن درود و خوای لەسەر بێ و سوورەتی سەجدەیەکێکە لەو سوورەتانی پێغەمبەر زۆر گرنگی پێداوە و منیش یەکێک بووم لەوانەی زۆر حەزم کرد بەشداری بکەم. هەمووی لەبەر کردووە پێکێشە بە تەفسیرەوە سپاس بەخوا هەمووی ڕۆژانە دوو دوایت لەبەرم کردو و هەتا ئێستا هەموویم لەبەرە. چەند ماوەتان لەبەر دەستا بوو بۆ لەبەرکردن؟ من وەکو خۆم 15 ڕۆژم لەبەردەست بوو. بەڵێ توانیتە تەواو لەبەریکەی؟ بەڵێ سپاس بەخوا خوای گەورەی یارمەتیدام و لەبەرم کرد. باشە تا چەند گرینگە ئێوە کاری پێ بکەن بەم ئاەتانی کە لەبەرتان کردو بە سوورەتانی کە لەبەرتان بێگومان لە هەر ئاەتێک کە تێگەیشتی دەلالە لە شتێکی ژیانی ڕۆژانت کە یاخود لە قیامەتە تۆ پێویستە گرنگی پێ بدەیت. هەر ئەوە نیە لەبەریکەیت و دوای ماوەیەک تەبیرت تۆ کار بۆ ئاەتانە بکەیت و لە ژیانی ڕۆژانەتە پەیڕەوی بکەیت. سپاس دەکەم سەرکەوتوبی بەڵێ ئێستا لە شاری سلێمانی لە یاریگەی ئاشتی زانە تاقیکردنەوەکە بڕێوە دەچێت دەمەوێت خەڵکی تریش وەربگرم لەسەر تاقیکردنەوەکە دەمەوێت بەشداروی تریش قسەمان بۆ بکات ینی ژمارەیەکی زۆر لە ئافرەتان بەشداریان کردووە پیاوانیش بە هەمان شێوە زیاتر ئەو تاقیکردنەوەی پێشووتریش من ینی ئاماژەم پێدا لەو تاقیکردنەوەی کە ئەنجامەدرێن زیاتر ڕێژەی ئافرەتان زیاتر وەکو پیاوان و زیاتر ڕێژەی گەنجان بە بەراورد لەگەڵ تەمەنەکانی تر زیاترە زۆرترینی ئەوانەی کە بەشدارن لە تاقیکردنەوەانە من دەیبینم کە ئەوانن کە گەنجن لاون زیاتر دەیانەوێت مەسەلەن ئاشنا بن بە حەدیسەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ و هەروەها ئاەتەکان ینی لە ماوەی ڕابردوودا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەمە زیاتر بووە زۆربەی ئەو ڕێکخراوانی زانە کە ئەم کارە دەکەن بۆ کارە هەڵدەستن ئامانجیان ئەوەیە کە ینی هەموو ئاەتەکان وا بکەن بەرەبەرە تاقیکردنەوە لە هەموو ئاەتەکان بکەن و هەم هاندانێکیش هەبێت لە بەرامبەر ئەوەیە کۆمەڵی خێرخوا سێ بەردەوام سەپۆرتی ئەم ڕێکخراوانەکە بۆی کە بە خەڵاتی عومرە و خەڵاتی تر دابین بکە بۆی کە بتوانن ینی زیاتر هاندانی تێدا بێ بە تایبەتی بۆ گەنجان خەڵکێکی زۆر شەیدای ئەوەیە کە لە ڕێگەی ئەم تاقیکردنەوەانەوە خەڵاتی عومرە بەدەست بێنێت و بەشێکی زۆری بۆ لانە معنەویەکەیەتی لانە دینیەکەیەتی هاتوو سڵاو لێبێت سپاس دەکەم بەشداریت کردو لە تاقیکردنەوەکە بیت ئێرە سپاس دەکەم پێم بڵێ بەشداریکردنت چۆنە ئێرە باشە باسی بەشداریکردن لە تاقیکردنەوەکە بکەی و ئەم ڕێژە زۆرە لە خەڵک کە بەشداریەکە زیاتر ئامانجەکەیان چییە؟ زیاتر ئامانجەکان ئەوەیە کە ئینسان بەرەو خوابوون زیاترە زیاتر کە حەزەکە لە خوای گەورە نزیک بێتەوە تۆ سورەتی قورئان لەبەرەکەی بە تەفسیرەوە زیاتر لە خوای گەورە نزیکە بیتەوە ئینسان مرۆڤەکانی تر لەوانەیە بەشتی ترۆ خەریک بن بەڵام تۆ کە بە سورەتەکە خەریکە بیت و تەفسیرەکەشی لەگەڵایە زۆر ئیسفادە هەیە بۆ ئینسانەکە بۆ خۆشی و بۆ هەم لە ڕۆژانەی شایسفادەی لێکە هەم لە قیامەتیشە خۆت ئامادە کردو بەتەواوی بۆ تاقیکردنەوەکە زیاوێ ئەرەوەڵا ئینشاءڵڵا بەتەمای دەرەجەی بەرزین ئینشاءڵڵا ئەوە نیە هەر بەشداری ینی کە لەبەر خاتی شتێک لەبەر خاتی تۆ بەشداریەکەی لەبەرەوەی تۆ سەربەرز ینی تۆ حەزەکەی بەشداری بکەی ینی حەزەکەی دینی خوای گەورە زیاتر بەرز بێتەوە زیاتر بەرەو پێشچوون بچێت
لەبەرەوە ئەگناخۆ لەبەر ئەوە نیە لەبەر قیامەتەکەی زیاتر لەبەرکردنی ئەو فەرمودانی پێغەمبەر دووری خۆی لەسەر بێەوە ئاەتانی کە لەبەرەکرێن تۆ وەکو هاوڵاتیەک تا چەند بینی و تە ڕنگدانەوەی هەبێ لە نێو کۆمەڵگا و کاری کرد بێتە سەر ئەوانەی کە فەرمودەکان لەبەرەکەون و ئاەتەکان لەبەرەکە لەخوا بە زیابێ ئیسفادەیەر هەیە هەر بڕۆژانە ئەگەر ئینسان کاریگەریەکەی بینی و ڕنگدان بە زیابێ هەیە خوا بە زیابێ ئەنی کەسی لەوانی لە بیری بچێتەوە بەڵام لە هەمان کاتالوانی لە شوێنە کابیری و فەرمودێ بکرێت و بیڵێ ینی بیگەێنێت شەردەوە نیە ئینسان کە لە بەری کرد لە بیری بچێتەوە نا لەوانێ جار بێ بە مامۆستایەکیش مەسەلەن دوای ئەوە ئەو کەسانی کە نازانن ڕێنوێنی کەری خەڵکیش بێت بەڵێ ئێسم خۆم و تەلەبەکان ماتوین شەڵا بەشداریەکەین و شەڵا سەرکەوتووە بین سپاس دەکەم بەشداربووی پرۆژە من ئێستا لە بەشی ئافرەتانم دواتر هەڵ بەڵێ زۆر باشە ڕامیان بەستم بوو پرسیارێک لە بەشێک لە بەشدار بۆم بکەی بۆ پێی کە ڕۆژانی هەینی کاتی سەفرە و سەیران و بابەتی تەرفیهی و چوونە دەرەوەی لە ماڵ بەڵام دەبینی کە کۆمەڵە خەڵکێک لەو بەرخۆرە لە یاریگایەکدا خۆیان سەرقال کردو بۆ تاقیکردنەوەیەک لە سوورەتێکی قورآنی پیرۆز لیان پرسە چه هەستێکیان هەیە لەوەی کە خۆشیەکانی دنیا لەزەتی دنیا لە خۆیان دەگرنەوە دێن خۆیان سەرقال دەکەن بە فەرمودە پیرۆزەکان و بە لەبەرکردنی ئاەتە پیرۆزەکانی قورآنی پیرۆز و لە شوێنێکی ئاوا بە کۆمەڵ تاقیکردنەوەی تێدا دەکەن. باش زۆر باشە قوربان سڵاو لێبێت تۆ بەشداربوویەکی وەکو بەشداربێک بەشداریت کرد دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم ئێستا هەمان نەزانین جەوەکەی گەرمە هەموو هاتون لەبەر ئەو خۆرە تاقیکردنەوە ئەنجامەدەن لە کاتێکدا ئەمڕۆ ڕۆژی هەینیە زۆرێک لە خەڵکان خەریکی سەفرە و سەیران و گەشتن ینی هەندێک لەو خۆشیانی خۆیان لیان بوریوە و هاتون لێرە خەریکی تاقیکردنەوەن چی وای کردووە کە ینی لە خۆشیەکانی خۆیان بگوزارن و ئێستا بێن بەشداری لەو تاقیکردنەوە بکەین بەڵام بیت ئێرە جوای پرسیارەکەم بیتەوە. بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەخێراتین جنابتانەکەین الحەمدولillah دینی ئیسلام بە هەموو سەرزەویە بڵاو بۆتەوە ینی ئەگەر کەسێکیش بێ بەرەو دینی ئیسلام بێ پێویستی بەوە نییە کەسەی بانگی بکە. قورئان ئەو کتابەیە کەەوە هەر کەسێک دەستی پێوەگرێ خۆی گەورە بەرزی ئەکاتەوە ئێمەش لێرین بۆ ئینشاءالله پشتیان بەخۆی گەورە ئەم سوڕەتێکە لەبەرمان کردووە سەرەتا خۆی گەورە بۆمان بکە بە توێشی قیامەت و ئەم دەرفەتانش کە تێدا خوشک و بریان تێدا کۆ بنەوە بۆ ئەوەی تموحیان زیاد بێ و تێدا عمرێک بەدەست بێن ئینشاءالله زیاتر بێ. باشە وەڵامی پرسیارەکەم ینی زیاتر ئەگەر ڕوونکردنەوە بدەیت بەپێی شارەزای خۆت خەڵک ئێستا لە سەفرە و سەیرانە هاتووە لە بەرەو گەرما بەڵام ئەمانە تاقیکردنەوەکەن ئەوەی کە وای کردووە ئاوا بێت بەم جۆرە خەڵک لە هەموو خۆشیانە ببورێت و بێ لێرە خەریکە و تاقیکردنەوەی بێت ڕاستە مەسەلەن بابەتە دینیەکەیەتی عمرەش لەوانەیە لە خەڵاتەکانە بەڵام لایەنەکەی تر لایەنی تر هەیە کە بەشداری کرد بێت چی وڵای هەر خۆشەویستی بۆ دینی ئیسلام و بۆ قورئانە ینی شتێکی وا نابین کە بڵێن بۆ نمونە لەوانەیە هاتووی کاتێکی بەسەر بەرێ یان کاتێک بکوژێ چونکە ئەم کاتانەی کە لێرە بەسەرە برە هیچ کات کوشتن نییە بەڵکو لە هەموو چرکە ساتێکە پاداش و خێرێک بەدەستەخەن. ئیتر ئەم کەس ئەمانی کە لێرە کۆبوونەوە دڵنیام ینی هیچی بۆ نهاتون کاتێک بکوژن ئەوانی کە لە سەفرەشن لەوانەیە مەجالیان نەبوو بێ یان لە شارەکانی ترە دەرفەتیان بۆ نەڕخسابێ ئیتر شتێکی وان نبینم لە خزمەت ڕاستەکە مەمنونم زانە دەمەوێت باز لەوە بکەم لە شارەکانی تریشەوە ینی خەڵکە بووە حەزی کردووە بەشداری بکە لەم تاقیکردنەوەیە ینی لە ئەو تاقیکردنەوەی کە هەفتەی ڕابردوو پێما بێت لە شۆڕش ئەنجامدرا خەڵکە بوو لە هەولێرەوە داوای کردو بێ بەشداری لە تاقیکردنەوەکەی بکات و ینی خەڵکەیە لێرە نابینایە هاتووە بەشداری لە تاقیکردنەوەکە خەڵکەیە کەمەندامە خەڵکەیە توانای ئەوەی نەبووە ینی زۆر بە ناڕەحەتی هاتووە بەشداری لە تاقیکردنەوەکەیەکە ینی زۆریش من قسەم لەگەڵا کردووە بابەتەکە ئەوە نییە کە خەڵاتێکی عمرەی بۆ دیاری کراوە زۆرێکیان ینی هەر حەزەکەن بەشداری بکەن ئەمە کۆڕێکی دینیە بەشداریکەن لەم بابەتانە و هەم بۆ لایەنە دینیەکەی کە زۆر حەزەکەنەوە بابەتێکی سەرەکیە کە ئەوان بەشداریان تێدا کردووە زۆرێک لەوانی کە بەتەمەنن بە هەمان شێوە دەڵێن هەر حەزمان لە ئەو مەجلیسە دینیە کە لێرە ئەنجامەدرێت و ڕێکخراوەکانی ژوانی کە سەرپەرشتیەکەن وەکو ڕێکخراوی خوشکان و ینی پێشتریش مەڵبەند بەشێک سەرپەرشتی ئەوانە ئەو تاقیکردنەوەیان کردووە دەڵێن ئامانجمان ئەوەیە سەرجەم ئاەتەکانی قورئان هاوڵاتیان لەبەری بکەن و کاری پێ بکەن سەرجەم فەرمودەکان لەبەری بکەن کاری پێ بکەن من لەبەرەوەی کە بەشی پیاوانی شەیە نازام ناوبڕێکە بێت دەمێ بچمە لێی بەشی پیاوانیش لەبێش ئەوان قسەم بۆ بکەن ئەگەر دەرفەتە بێت زۆر باشتر ئامێر فەرموو بە هاوکاری پێیان وێنەگرت وێنەکانمان بۆ بگوازێتەوە تۆش
دەتوانی بۆچوونی بەشێک لە برایانمان بۆ بگوازیەوە سەبارەت بە پاڵنەری بەشداریکردنیان لە تاقیکردنەوەیەکی لەو شێوەیە. زۆر باشە ئەگەر هاوکاری کامێرەمانەکەم یارمەتی دەرم بێت وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتایە بەشێکی زۆری ئەوانی کە بەشداریان کردووە لە ڕێگەزی مێن بە هەمان شێوە لە ڕێگەزی نێریش ینی دەتوانم بڵم 170 بۆ لە 130 بەشدار بووان. سەرپەرشتیاران باسییان لەوە کرد کە ئەم پرۆژەیە پێشتریش ئامادەکاری زۆری بۆ کراوە و خەڵکێکی زۆر ناویان نووسیوە خەڵکە بۆ لە شارەکانی ترەوە ویستێتی بەشداری بکات لە هەمان کاتدا ئەوانی کە ئێستا لێرە بەشدارن ئەوانی کە لێرە بەشدارن زیاتر ئەوانە کە خەڵکی ناوشاری سلێمانین و ینی ئەگەر هاوکار مێنەکان بگازێتەوە من با بچمە لای بەشێک لە بڵێن پیاوان ئەوانەی کە زۆربەی ئێستا من ئەیبینم زیاتر ئەو کەسانن کە تەمەنیان تەمەنێکی کەمی هەیە با بچینی لای خۆیان قسەمان بۆ بکەن. سڵاوی خوارد لێ بێ قوربان باشی مامۆستاگیان حواڵە باشە سەلامەت بیاخوا لە چاوەڕوانی هاتنی پرسیارەکانت باشە باسی تاقیکردنەوەکەم بۆ بکە ئەم تاقیکردنەوانە کە ئەنجامە درێن چێژی بەشداریکردنی ئەم تاقیکردنەوانە. بڵا ڕاستیگە ئێمە دڵمان زۆر پێخۆشە ینی چاومان لەوەش نییە کە بڵێ دەرەجە چەنە هێنیان چەند ناهێنی مویمە بەشداریمان کردو لە پێشبڕکیەکە کە سوڕەتی سەرژدە لەبەر بکەین دڵمان زۆر پێی خۆشە چکە لەگەڵ جەمیعێکا بەیەکەوە هەمومان خەریکی لەبەرکردنی ئەم سوڕەتە پیرۆزەین. باشە پێشتر هاوکارم پرسیاری ئەوەی کرد ئەوەی کە وای کردووە مەسەلەن ئەمڕۆ ڕۆژی هەینیە ڕۆژی پشووە ڕۆژی ئەوەیە کە لە سەیران بیت بەڵام تۆ لەمانەت بورا و هاتووی لێرە ئەو تاقیکردنەوەی ئەنجامەدەی خەڵکی تریشەر بە ئامان شێوە چی وای کردووە؟ وەڵا خۆشەویستیمان بۆ کتێبەکەی خوای گەورە و بۆ قورآنی پیرۆز کە بینە دەرەوە لەم کاتەیە و لە جوێکی ئەوها گەرمە و لە بۆ نمونە لەوانێ ناڕەحەتی توش بێ بەڵام لەگەڵەوە ئەو پڕی چێژمان لێ بینیوە ئەو پڕیمان دڵمان پێی خۆشە کە بەشداری لە ئەم پرۆژەیە. خۆش بێخوا مامۆستاگیان باشیش کرد سەلامەت بیاخوا لەبەرت کردووە بە تاواتی دەبێت چۆن کار بە و ئاەتانە بکەین کە ئێمە لەبەر یەکەین چۆن لە ژیانمانە لە کردەوەمانە ڕنگداتەوە. وەڵایە بێ هەوڵ بین ئەو ئاەتانی کە خوای گەورە نادوێتی خوارەوە بەلامانەوە زۆر گرنگ بێ شەر هەر لەبەرکردنی نییە هەوڵ بین معناکەشی بە تەواوەتی فێر ببین و هەوڵ بین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە جێبەجێ بکەین و ئەم سوورەتە کە هەڵبژێراوە سوورەتێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ شەوێ نەخەوتووە هەتا ئەم سوورەتەی خوێندووە هەموو شەوێ ئەم سوورەتەی خوێندووە ئەو ساخەوتووە جا ئێمەش سپاس بەخوا لەبەرمان کردووە و ئینشاءڵڵا نێتمانەوەیە کە ئەجرێکمان دەستکەوێت و ئەگەر خوش بکە عەمرەکەمان بۆ دەربچێ ئەوە فەبیها وەنیعمە. سپاس دەکەم زانە ئەم مناڵە ئادەی وەرە بۆستە بزانم چۆنی ئەم مناڵە بەم عەرەبانەیە خەریکی ئەوەیە ئەو بەسەر بەشداربووانە دابەشەکە تەمەنیشی کەمە تەمەنی چەند ساڵە؟ من 11 ساڵ 11 ساڵی خۆت حەزت بەمەیە خۆت هەڵبژاردووە ئەروەڵا بەڵ بەسەر هەموویانە ئاو جێراوە یان خەریکی ئێستا شەر بەردەوامی ئێستا شەر بەردەوام ئاوم بەسەرم یانە گێڕاوە هەر بەسەریان ناگەرمەوە ئەمە پێم وایە بچووکترین چاودێریشە تەمەنی وتت 11 ساڵانە 11 ساڵە بەجاری تاقیکردنەوە کەش ناکات چاودێرێکە و بەم عەرەبانەیەوە خەریکی ئەوەیە ینی سوچێکی ئیشەکەی گرتوۆتە دەست ئاوی سارەدا بە بەشداربووان جەوەکەی گەرمە ینی بەردەوام پێویستیان بۆیە مەسەلەن ئاو بخۆنەوە و ئێستا ئەم مناڵە کە تەمەنی 11 ساڵە بەم عەرەبانەوە سەرخاڵی ئەوەیە کە ئاو دابەشکە لەش ساغ بێ سەرکەوتوو بێ. من هەوڵەدەم یەک دوو بەشداربووی تریژ وەرگرمزانە لەسەر بەشداریکردنیان ئێستا ئەوانی من دەیبینم زۆربیان تەمەنیان کەمە ینی مێر منداڵێکن چۆنی سڵاو لێبێ باشی هەمووی لەبەر کردووە سوڕەتی سەجدە لەخوا بەزیابێ پشتیوانی خۆی گەورە لەبەرم کردو ئاەتی قورئانی لەبەرە لە سەجدە وەڵاهی جوزئی یەکەم لەبەرە بێکێشە جارێ سەرەتا چونکە شوێنەکەمان ئێمە لە گوندێکین زۆر ئەو خولوشتمان بۆ ناکرێتەوە بۆ دەرچی قورئان خوێندنەکەمان بۆیە ینی لە دەرەوەی سلێمانی هاتووی لە چ گوندێک هات؟ وەڵا لە گوندی ئاڵیاوی خوارو بەڵێ ینی دەرفەتی ئەوەی کە ئەو خولانە بکرێتەوە بەشداری بکەیت لە بەرکردنی ئاتەکانی قورئان کەمترە لەوێ شوێنە بەڵێ حەزەکەن وەکو بەڵێ حەزەکەین
ئێستا جزئیەکە من لە بەرەوانە بەڵێ زۆر باشە بەتەمای هەمووی لەبەرکە ئینشاءڵڵا ئارەوەڵا بە پشتانی خۆی گەورە لە بەریەکەم هەنی تەواو بڕیارت داوە دەستی پێ کردووە بەڵێ دەست خۆش بێ ئێستا بە تەواوی سوورەتی سەژدە لە بەرایوانێ بە تەفسیرەوە بەڵێ پێشبینیە کەی سەبێنی وەڵاهی ئیشاءڵڵا چەندێکە خۆت بە ئامادە کردو وەڵا تقریبا ناوە 20 ڕۆژێکە بێت سەرکەوتوی بەساخە سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا بەڵێ زانەکەمێکی دیکە تاکردنەوەکە دەست پێکات و موداکەی پێما بە نزیکەی کاژمێرێکە بەپێی وەڵامدانەوەی بەشداربووانەوە بپێی ئەوانەی کە لە بەریان کردووە بەس پێم وا بە نزیکەی کاژمێرێ بۆ کاژمێر و نیوێک بەردەوامی دەبێت پرسیارەکانیش زیاتر پرسیاری هەڵبژاردن و پرسیاری بۆشاین و تەفسیریشی لەگەڵ بێگومان لێرە لە شاری سلێمانی کە پرۆژەکە پرۆژەی ڕێگای ئازیزمانە کە لەلایەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە سەرپەرشتی دەکرێت بە هەمانگی لەگەڵ بەشێک لە لایەنەکانی تر و چاودێرەکان لێرە بەشێکی زۆر لە چاودێری شەیە ڕێنوێی بڵێن بەشداربووان دەکات بۆی کە ئاسانکاری بکات بۆیان چۆن وەڵامی پرسیارەکان بدەنەوە بڵێ زۆر سپاس بۆ هاوکاری پەیامنێرمان ڕامێر عوسمان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی لە تاقیکردنەوەی ڕێگای ئازیزمان بۆ لەبەرکردنی سوورەتی سەجدە کە لە یاریگەی ئاشتی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی زیاتر لە 3000 کەس لە هەردوو ڕەگەس ئەو تاقیکردنەوە پیرۆزە ئەنجام دەدرێت. خۆشەویستانم کۆتایی بەم ڕووماڵە تایبەتەمان دێنین تا دیدار بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد.